بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسولنا وحبيبنا وقائدنا وشفيعنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. براني بريس لو كان لخوي تبارك وتعالى أمشوا مباركة من بكا بخير پاداشتی ليلة القدر من بنصيب كاتو وببين خاون أو أوفر پاداشتا قولي كخوي داينا وبو إنساني مسلمان لرمانجي رمضان كخير من 1000 شهر. خوشويستانا بإنساني مسلمان براستي كاتيك دي بو مزگوتو روجكي بروجو بوينو شوكشي هاتين بو مزگوتو خليكي شونيوش أبينو دواتريش بتراويحو أو جابا بويترو بقرآن خوندنو بذكرو بيادي خوي پروردگار بجدي إنسان بيدري زور بخوي خوش به. يعني إنسان بشانازي بخوي وبكا كساتيك لتمني لخزمتي خوي پروردگار بردو تسر. أما براسي جي شانازية خلق شتكي بچوكي دستك هوه شانازي بي وكادلي بي خوشا. بەڵام ئەمە مەقام و پایەیەکی گەورەمان دەست کەوتووە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە، یعنی خوا ڕازیکردن لە خۆیە کە زۆر شتێکی گەورەیە. هەموو کەسێک ناتوانێت خۆی پەروەردگار لە خۆی ڕازی بکە. لە ئەسڵیشە هەموو ئینسانێک پێویستە خۆی پەروەردگار لە خۆی ڕازی بکە. بۆیە دەمەوێت باس لەوە بکەین کە خۆشەویستی خوا، خۆشەویستی پێغەمبەر، خۆشەویستی قورئان، خۆشەویستی دینەکەی، خۆشەویستی برا موسڵمانەکەت، خۆشەویستی خێزانەکەت، خۆشەویستی منداڵەکەت، خۆشەویستی ساحێبکارەکەت، خۆشەویستی هاونیشتیمانەکەت، خۆشەویستی نیشتیمانەکەت، یعنی ئەم هەموو خۆشەویستیانە لە ئیسلامە گرنگیکی زۆری پێدراوە. لە چەند ڕۆژی ڕابردووە باسمان لە گەورەی خۆی پەروەردگار کرد لەم شوێنەیە. بۆیە کاتێک کە ئینسان بۆ نمونە گە باسی کەسێک بکەین وەلیلای مەثەل الأعلی تەشبیه نەبێ بە خۆی پەروەردگارەوە، منە گە باسی کەسێک بکەم ئەو کەسە تۆ بیناسی گرنگتر قسەکانی وەرەگریتەوەکو نەیناسی. بۆیە هەتا خۆشەویستی خۆی پەروەردگار زۆرتر لە دڵمان بێ زۆرتر خۆی پەروەردگار بناسین، زۆرتر لێی نزیک بین، لە پلە و پایەی خۆی پەروەردگار زۆرتر نزیک بین بۆی بتوانین زۆرتر عیبادەت و بەندایەتی بۆ خۆی پەروەردگار بکەین و زۆرتر سوجدە بۆ خۆی پەروەردگار بدەین. یەکێک لەو شانازیانەی کەوا هەیە بۆ نمونە لە خۆشەویستی خوایە، هەر کەسێک کە خۆی پەروەردگاری خۆشویست، هەر کەسێک خۆشەویستی خۆی پەروەردگار چوو بە دڵیەوە، خۆی تەبارەک وتەعالا خۆشەویستی خاتە دڵی هەموو عەبدەکانەوە. بەبێەوەی تۆ ئاگاد لە خۆت بێ خەڵک خۆشی دەوێت، بەبێەوەی تۆ ئاگاد لە خۆت بێ خەڵک ڕێزت لێدەگرێ، بەبێەوەی تۆ ئاگاد لە خۆت بێ کارەکانت بە ئاسانی دێ بۆ بەدەست. یعنی من نمونەیەکی بەسیط بێنینەوە، ئێمە هەمومان بە ڕێگای خارجە هاتوین، بەبەستم لە ئەو شتانەیە کە لە دڵەوە دەرەچێت. تۆ خۆشەویستیەکەت با لە دڵەوە بۆ خوا بێ. ئەزانی خۆشەویستی خوا لەگەڵ خۆشەویستی پێغەمبەر بەسراوە بە ئیمانی ئینسانەوە. هەر کەسێک خوا و پێغەمبەری لە هەموو کەسێکی خۆشتر نەبێ، لە خودی خۆشی خۆشتر نەبێ، ئیمانی تەواو نییە بە نەسی فەرموودە. ئێمە بە چی ئەبێ؟ خۆمە بە قسەکردن نابێت. بۆیە بەجددی بە قسەکردن نابێت ئەمە. بۆیە وا زەرورە ئێمەی موسڵمان ئەم خۆشەویستیە بەرزکەینەوە. بەچی؟ بەوەی کە ئێمە بتوانین لە خزمەتی خۆی تەبارەک وتەعالای خۆمان نابین. سیرکەین ئینسانێک کە خۆی تەبارەک وتەعالای خۆش ئەوێت، خۆی گەورە هەمووی شتێکی لە دنیا بۆ ئاسان نەکات. ئەگەر سیرکەین لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، لە سەردەمەکانی تری دوای پێغەمبەری خوایە، نمونە گەلێکی یەکجار زۆر هەن لە خۆشەویستی خوایە هەموو شتێکی بۆ هاتوۆتە بوون. و لە ژیانی ڕۆژانەی خۆشمانە ئەو قورئانە بۆ نابێتەوە لەوا بخوێنی، بەخوا من ڕێوەشم ڕێک لای تۆیە، بۆ ناشێت لەوا بخوێنی. عفوا جا سیر کە لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم خۆشەویستی خوای پەروەردگار ئەولەویەت بووە لە هەموو عیبادەتێکە. بۆ نمونە سەحابەیەک یان هاوڕ دایک خات و عەزیزترین کەسی پێغەمبەری خوا کچەکەی خۆی فاتیمە، کاتی ویستێتی درهەمێ بکا بە خەیر، هاتووە پارەکەی جوان پاک کردوتەوە، باشترین پارەکە بۆ نمونە 10 دینار 10 درهم 20 درهم لە گیرفانی بوو بێ، پاکی کردوتەوە، ڕێزی لە پارەکەی گرتووە، چۆ بە شێوازێکی نهێنی یا بە شێوازێک دایەتی بە خەڵک. هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێ فەرمێ تۆ بۆ پارەکەت بم شێوازە حازر کرد؟ ڕە لە جەنابتم بیستووە کە باشترین ماڵ و چاکترین ماڵی خۆتان بکەن بەخێر. ئەمە باشترین بۆ لای من حەزم کردووە لە خۆشەویستی خوایە بە شێوازێکی زۆر جوان بگەێنمە دەستی ئەو فەقیرەی کە پارەکەی ئەدەمێ.
ئەو جا لە سەردەمەکانی ترانی سەیکەن لە سەردەمی ئیمامی حەسەنی بەسریە کە یەکێکە لە تابعینەکان و پیاوێکە لە زیاتر لە 500 سەحابەی بینیوە و هەروەها لە ماڵی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم مەڕاژووی شیرین کراوە و ئیمامی عومەریش ناوی حەسەن. ئەم پیاوە بەڕێزە دەفەرمێ ئەچوون بۆ نوێژە بارانەمانە کرد، دەڵێ خەڵکێکی زۆر هەمووی پیاوی چاک و هەمووی خەڵکێکی زۆر هاتبوون بۆ نوێژە بارانە، زۆر پاڕاینەوە لە خوای پەروەردگار باران نەباری. بەزەڵێ کابرایەکی تر هادێکێک بتر لە گەورەکانی ناو مەکە چەترێکی بەدەم ناو مەدینە چەترێکی بەدەستەوە بوو، کاتێکە هاتن بەرەو بابژین بەرەو ناو نوێژە بارانەکە، ئەوەی کە چەترەکەی بەدەستەوە گرت بۆ عەبدێکی ڕەشی فەقیر بوو، ئەڵێ هەموومان دەستمان کردە نوێژکردن، ئەویش چوو 2 ڕەکعات نوێژی کرد. ئەڵێ کە نوێژی کرد زۆر مایەوە لە دوای نوێژەکەیە، دەستی بەم شێوازە لە ئاسمان بوو. ئەڵێ من دیقەتی زۆری ئەو گەنجەمدا، دەستی هەردانە ئەگرت، فرمێز بە چاوی هاتە خوارەوە. ئەڵێ وەڵی دەستی دا نەگرت هەتاوەکو باران باری. سەیری و خۆشەویستیەکە لە بینی ئەو دوو، لە بینی خوای پەروەردگار و لە بینی ئەو ئینسانەیە کە لای ئێمە عەبدێک بوو، عەبدی خەڵکیش بوو، هێشتا ئازاد نەکرابوو. لە دوای ئەوە دەڵێ چووم کڕیم، ئەڵێ کڕیم و لەگەڵ خۆما بردمەوە بۆ ماڵەوە، بەزەڵێ تەحەملم نەکرد گەمە ماڵەوە، هەر لە ڕێگا پێم وتم تو خوا من یەک پرسیارم لە تۆ هەیە. جا کاتی ئەڵێ کە کڕیم کابراوی جا تۆمەتە بۆچی؟ وەڵا هەمان بەردەوام کەوتووە خەریکی گریانە و زۆر داماوە، تی بابەگیان تۆ بە چەندی فرۆشی؟ وتی دینارێ. تی ئەوە دینار، تی بەخوا بتە 1000 دیناریش لێمە کڕیت، من ئەزانم قەدری ئەمە چییە. ئەڵێ لەگەڵ خۆما بردمەوە لە ڕێگا تەحەملم نەکرد گەمە ماڵەوە. ئەوتم تۆ ڕاوەستە، من شتێکی سەیرم لە تۆ بینی، کاتێکە هاتی نوێژت کرد دەستت دا نەکرد تا باران باری، ئەمە چی بوو؟ یعنی نهێنی ئەمە چی بوو؟ من ئەزانم بە دوعاکانی تۆ خوای پەروەردگار بارانی بۆ باراندی. ئەویش دەڵێ برە سەیری کردم و وتی بۆ ڕێگەم نادەی 2 ڕەکعات نوێژ بکەم و دوای ئەوە بۆت باس بکەم قسە بکەین. وتی باش. ئەڵێ ڕێگەیمدا 2 ڕەکعات نوێژی کرد، چۆ سوجدە و هاتەوە سەلامی دایەوە، دیسان دەستی بەس کردەوە، دەستی کردە دوعاکردن. ئەمە خۆ قسە نییە، ئەمە حەقیقەتە، لە ژیانی حەسەنی بەسریە هاتووە، هەمووتان ئەتوانن وەکو من سێرچی بۆ بکەنەوە بیبینەوە لە ژیانی خۆیان لە کتێبەکانیە. ئەڵێ ئەوە دیسان دەستی بەس کردەوەتی خوایە نهێنیەکی زۆر مهم لە بینی من و تۆیا بوو، ئەو نهێنیەی من و تۆ هەتا ئەمڕۆ من پاراستم، بەس ئەمڕۆ کەشف بوو، خوایە گیان دەستم داناگرم هەتاوەکو لێم خۆش نەبیت و گیانیشم نەکێشیت. ئەڵێ قەسەم بەخوا دەستی دانەگرە تا گیانی دەچوو ڕێکەوت بەلایە مرد. سەیری ئەو نهێنیە مهمەکە لە بینی ئەو ئینسانە لەگەڵ خوای پەروەردگارە. یعنی ئەوە لەوانەیە بڵێ سەردەمی پێغەمبەری خوا بوو یەکەمیان، دووەمیان لەوانەیە بڵێ سەردەمی حەسەنی بەسری بوو، کاکەمانە تابعین و ئەشرەفەکان و تابعی بوون و ئەمانە دەرەجەیان گەورە بوو. ئەی خۆ لە سەردەمەکانی خۆشمانە هەیە، توا چەند کەس لە ئێمە کاتێک بۆ نمونە مصیبەتێکی بەسەر هاتووتێ خوایە بەس ئەم جارە خوایە بەس ئەم جارە ڕزگارم کە ڕزگاری کردووی، یان لەو بەرەوە بووی ئەو ئاوا ئەبێتە خەونێک بۆ ئەوانەی کە لەو بەرن بێنە ئەم بەرەوە. یعنی خەو نەبینی خوایە تۆ بژیم بڕۆ لێ بچمەوە بەرەوە، خوایە تۆ بەس ئەمەم بۆ ئاسان کە ئێوە هاتیتە ئەم بەریشە، ئەویشی بۆ ئاسان کردی، خوایە بەس جواب وەرگرم جوابەکەش وەرگرت، خوایە بەس چی بکەم ئەویشت بۆ هات. ئێمە هەمووی ڕەبتەکەیە لە بینی خۆت و خوا، بۆیە نهێنیەکی زۆر گەورە هەیە لە بینی ئینسان و خوایە. کاتێک بە ڕاستگۆیی تەعامل لەگەڵ خواکەی، کاتێکە هۆش و دڵ و جەستە و معریفە و حەچی هەست و شعورت هەیە بەرز دەبێتەوە بۆ لای خوا، وڵای ئەوەی بتوێ خوا بۆ تەکات. یعنی لە سەردەمەکانی خۆمانە لە کاتی گرانێکە و لە کاتی بەدبەختیەکەی کە بەسەر کووردا هات و شەڕی ناوخۆ گرانی و بەداخەوە خەریکە تازە دروست دەبێتەوە، شەڕی ناوخۆ گرانی و بەدبەختی لە نەوەتەکانە لە مەنتیقەی لای ئێمە مامۆستایەکی بەڕێز هەبوو، پیاوێکی بەڕێز هەبوو، فەقیر بوو، هەر زۆر فەقیری بوو، کاتەش نە مەعاژە بوو نە ژیان هەبوو، شەڕ بوو، بەبەردەوام جەنازە ئاهاتەوە چییە بوو ئینە بوو. ئەلەو کاتەیە ڕەمەزانیش بوو، تەبەن پیاوەکە و کاتەکە و ساتەکە و حاڵەتەکان من خۆم لە کەلار بووم هەمووی ئەزانم. لەو کاتەیە ئەچوون بۆ مزگەوت بوونە بۆ تەراویح، ئەڵێ هەموو ڕۆژێک بە کوڕەکانمەوە دەموت ناڵەکانمەوە کوڕکچەکانم باوەکەی گۆشتە خۆینێمە دڵ ئیشەڵا کوڕم جەژن گۆشتە خۆین، پارەشم پێ نەبوو کرێکاریە کرد، هەموو ڕۆژە باوەکەی گۆشتە خۆین جەژن کەی گۆشتە خۆین جەژن کەی ئاتی یەک ڕۆژی ما بوو بۆ جەژن. ئەها بەعزێ ڕۆژ هەیە بۆ نمونەڵێ 2 کەسم لە مێشکی خۆما دانابوو بچم داوای قەرزیان لێ بکەم، کاک مەریوان و کاک مەحموودم دانابووتم کاکاچم قەرز لەم کەسانی پرسیارێکیان لێکەم و پارێک کیلۆی گۆشت لەم 2 پیاوە ئاسیانم. ئەڵێ بەم شێوازە بەعزێ جار هەیە ڕۆژ ڕەمەزانەکەوێتە 29 ڕۆژەگرین، 30 ناگرین،
ئەڵێ حەل لە ڕووم نەهات ئەم دوو پیاوەم لە مزگەوت دەبینی لە ڕووم نەهات داوای قەرزیان لێ بکەم. ئیتر وتم ئەم شەو ئینشەڵا ئەچم بۆ مزگەوت و ئەخیر ڕۆژ 29 مان تەواو کرد و بۆ 30 بەچم بۆ مزگەوت و داوای پاریان لێ یەکەم بەشکە کیلۆیە گۆشت بۆ مناڵەکانم تێ ئەو شەو سوبحانەڵڵا لە مزگ تەلەڤیزیۆن و برایدا وتی وەڵا بەیانی جێژنە ئای خوا هاوادە چی بکەم بەیانی جێژنە من 30 ڕۆژە وا دەدەم بە مناڵەکانم کە بەیانی گۆشتە خۆین جێژن مناڵ لە خۆشیە بەیانی گۆشتە خۆی بەیانی جێژنە یعنی جێژن لای مناڵەکان گۆشت خواردنەکەش ئەولەویەت بووە. یعنی حاڵەتەکە زۆر لە خەیاڵەوە نزیکە تا واقع بەڵام خوا دەزانێت هیچ خلافێکی تیانێ و بخۆم ئاگەم لە حاڵەتەکە بۆ کە ڕوویداوە بینی خۆت و خوا کرد خۆش بێ هیچ شتێک ناکەوێتە ئەو بینەوە زۆر مهمە. خوا دەزانێت خە منتیقەیمە گەرمیانە هەر بە زستانیش بارانی کەمە لە بەحیاتی لە بەفر لە لای من نەباری و باران نیە ئاو زۆر کەم هەر ئاوی سیروانە قاز و مرای و ئەمانەش لە شوێنی تەڕاییە هەیە. لەو کاتەیە بەو شەوە تاریکە دوای نوێژی عیشا وتی چوون بۆ مزگەوت تەبان نەیانم بینی ئەوتیەوە خۆم و خێزان دەستە زرانی ئاوا لە پاڵێکە دانیشتە بووین لەوتم بەخوا نازام چی بکەین و خۆبیانی جێژنە و حەد یعنیتر کۆمەڵی قاز بەسەر کەلارە هاتن قاز ئیتر ئەو کاتە خەڵک شەڕ بوو هەموو هەر لە ماڵێک بوو دوو سێ تفەنگی هەبوو ئیتر هەر یەکەو لە لای خۆیەوە تەقەیە کرد لە کەلارە. خوا دەزانێت لەو حاڵەتە یەک قاز کەوتە خوارە یەک دانە لەو هەموو قازە بەسەر ئەو قەزای کەلارە یەک قاز کەوتە خۆرە کەوتە ماڵی ئەو زەلامە قەسەم بەخوا ئەمە خلافی تیانی یەک قاز کەوتە خۆرە کەوتە ماڵ ئەو زەلامە جا قسەکەشی زۆر خۆشە ڕەگەڵ خێزانم دانیشت وتی زرمەیەک هاتدەنا وتم بە قورئان خانەکە ڕمێوە سەر مناڵەکان ئادەی هەستە بچووتە مناڵەکان سەلامەتن زرمەکە تەبیعی نەبوو کە کەوتە خوارە وتی چوینە ناو حەوشتە مەشاکەن شڵ بەشڵ کورە خوا ناردی قازەکەمان سەر بڕی و پاکمان کرد و مناڵ بەیانی هەرسە باوەکەی گۆشتە خوێن ئەدەی گۆشت هاتە گۆشت کاکە نهێنی بینی خۆت و خوا خۆش بێ هیچ شتێک کاری لێ ناکە هیچ کاری تێ ناکات. یعنی چەند دەیان نمونەی ئاوا هەیە لە ژیانی سەحابەکانە لە ژیانی خەڵکە کورە ژیانی خۆمانە. یعنی ئینسان ئەگەر سەیری ئێستا لەگەڵ قسەکانی منە مراجعەیەکی ژیانی خۆت بکە بزان لە چەند شوێنە ئاوا خۆ هاتۆ بە پیریتەوە لە ناو یەختە لە ناو بەحرە لە بینی وڵاتەکانە لە شوێنی تەخەکردنە لە شوێنی بێپارەییە لە شوێنی بێجوابیە بێمەعاشیە بێئیقامەیە. بۆیە بەجددی ڕەبتێکی زۆر عەجیب هەیە لە بینی ئینسان و خوایە. بۆیە ئیمان ڕەبتی بە ناو دڵەوە هەیە. ئەم حرەکاتانەی ئێمە ئەیکەین بەخوا نیەتی لەگەڵا نەبێ هیچ سوودێکی نییە. وەڵڵی 1000 جار نوێژ بۆ خوا بکە 1000 جار سەر بخەرە عەرزەکە دڵت بەرامبەر خوا سابت نەبێ ڕاستە و خۆ بۆ خوای نەکەی تەئسیرت تێ ناکات تەئسیر لە ناوەوەت ناکات. بۆیە زۆر مهمە ئەو ڕەبتە بپارێزین. ئەمە لە کۆتاییەکانی ڕەمەزان نزیکە بینەوە لە بەردەم ئۆفەرێکی گەورەین ئەمە با بپارێزین ئەمە زۆر گرنگە ئەم خۆشەویستیی خوا بپارێزین بۆی ئەو ڕەبتە بە بەردەوامی ببێت. لەگەڵ ئەوەشدا خۆشەویستانم سەیری خۆشەویستی بۆ پێغەمبەرکەن. ئەزانی ڕەبتی ئیمانی ئینسان بە خۆشەویستی پێغەمبەریشەوە هەیە واتە پێغەمبەرت خۆش نەوێت لە خۆتیش زیاتر ئیمانت تەواو نییە. خۆ من پێغەمبەرمان نەبینێت تا خۆشمان بێت. چۆن خۆشمان بێت؟ بەچی؟ بە شوێنکەوتنی خۆشەویستی پێغەمبەر بە شوێنکەوتنی پێغەمبەرە. چۆن صلی الله علیه وسلم چۆن؟ بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێ خۆشەویستیەکە دووسەرەیە یەکسەرە نییە. چۆن خۆشەویستەکەی خوای پەروەردگاریش هەر دووسەرەیە. هەر کەسێ خوای خۆشویست خوای گەورە خۆشەویستی خاتە دڵی مەلایکەتەکانەوە مەلایکەتەکانیش خۆشەویستی خەنە دڵی ئەو کەسانی کە لە چواردەورین بەبێ ئەوەی وەکوتم ئەگەر دەخۆت بێ خەڵخۆشی دەوی. خۆشەویستی پێغەمبەریش ئاوایە دووسەرە بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیە هاتووە دەڵێ ئەگەر مسڵمانێ دڕکێ بچێ بە پێیە من هەست بە ئازارەکە یەکەم. دڕکێ بچێ بە پێی مسڵمانێکە من هەست بە ئازارەکە یەکەم. من فەرمودەیە دوایستا زۆر پێی خۆش بووە زۆر سەحابەکانی خۆشویستووە. ئەمە زات و نیتاقینە بە ئەسما ئەمە بۆ نمونە ئەمینی ئومەتە حوذەیفە ئەمە ڕاستگۆی ئومەتە ئەبوو بەکر ئەمە شمشێری خوایە عەلی ئەمە ئەسەدوڵڵایە بۆ نمونە حەمزە هەر یەکە وەسفێک و هەر یەکە و لەقەبێک و هەر یەکە و جوانێکی ئەدا پێیان زۆر خۆشی دەویستن. سەی کە ئەمانە
وەرە کۆکەرەوە بەرامبەر ئەم خۆشەویستیە دووسەرەیە کوتم سەحابەکان چەند پێغەمبەریان خۆش دەویست، سەحابەکان چەند پێغەمبەریان خۆش دەویست. بۆیە سەیرەکەین لە یەکێک لە حاڵەتەکانە، لە یەکێک لە مەشهەدەکانە ئەوەیە کە جارێکیان لە دوای با بڵین لە دوای جەنگ و لە دوای جیهاد ئافرەتێک هاتووتی من حەزەکەم بەڵام ئافرەتەکە دژی پێغەمبەری خوا بۆ بێباوەڕیش بوو، بەڵام لەبەری میوانداری کرد. ئەمە حەدیسەکە سەنەدەکەی زۆر صحیح نییە، بەڵام لە ڕیوایەتە هاتووە. بەڕای کوڕی مەعرور هەبوو لە تەنیشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیشتبوو لە دعوەتیەکەیە. ئەو ئافرەتە وتیە پێغەمبەری خوا، وتیە سەحابەکان وتی ئەرە پێغەمبەری خوا حەزی لە کوێی حەیوان، وتیان حەزی لە دەستی حەیوان، حەزی لە دەست بووە و ئەویش چوو حەیوانێکی هاورد و جوان چاکی کرد و دەستەکەی پڕی کرد لە زەهر. بۆ معلوماتان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 7 جار هەوڵی تیرۆرکردنی دراوە، مێکێکیانە 7 جار هەوڵی ئەوە دراوە کە بکوژێت و تیرۆر بکرێت. بۆیە چوو دەستەکەی پڕ کرد لە زەهر و لەبەردەم پێغەمبەری خوا داینا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتم وەکو گەورەکانی ئێستا نەبووە ئەم فیرعون و یا ئەم مەسئول و بەرپرس و کابرا حاکمی 4 منتیقەیە یا 4 لە ئاواییەکە پڕ چواردەوری خەڵک و هەموو کەسی گەورە گەورە لەم لای بڕوا و سەیارە و مێک زەمین و ناوچ ئەوانەی نەبووە. بەڕای کوڕی مەعموور سەحابەیەکی ئاسایی بوو، لە دەعوەتیەکەیە بەشدار بوو، لە دای سەرڕاستی پێغەمبەری خوا دانیشت بوو. کاتێکە گۆشتەکەی زۆر حەز لێ بوو، دەستی برد لقمەیەکی لە گۆشتەکە لە نەرمەکە لەو شوێنەی کە خۆی حەزی لێیەتی، لقمەیەکی لە گۆشتەکە وەرگرت بە دەستی ڕاستی مبارەکی خۆی دای بە بەڕای کوڕی مەعموور. تی وڵی خۆم زۆر حەزم لەم گۆشتەیە، حەزەکەم تۆی لقمەیەکی لێ بخۆی. کە لقمەکەی داوە ئەو دەستی برد بۆ لقمەی دووهەم بیخوا، ئەو خستێ ناو دەمی خوارد، یەکسەر سەحاب وحی بۆ هاتە خوار لە ڕێگەی جوبرەئیل و یا ڕەسوول الله ئەو گۆشتە زەهری تایە نەیخۆیت، خێرا بە ئەم یەوتی بیتفێنەرەوە. کە تفاندیەوە قسەکە ئەمەیە لێرە، قسەکە ئەمەیە، نێنیەکە ئەمەیە. کاتێکە ویستی بیتفێنێت وتی وڵی خواردم یا ڕەسوول الله، ئەوتی بۆ خوارد زەریتە؟ وتی بەخوا کاتێک خستمە ناو دەمم تاڵیەکی تیا بوو هەستم کرد کە ئەم گۆشتە تەبیعی نییە، بەڵام كيف أخرج لقمة من فمي أمر النبي صلى الله عليه وسلم بإدخالها. كل شلون گۆشتێک لە دڵم لە دەمم دەرکەم کە بەدەستی مبارەکی تۆ چۆتە ناو دەمی، وەڵڵی زەهریشی پێوە بێهەرەی خۆم، چۆن جورئەت بکەم ئەم گۆشتە لە ناو دەمم دەرکەم کە بەدەستی تۆ چۆتە ناو دەمی من. شەهید بوو سەحابەکە وابێش. سەیری ئەو خۆشەویستیە، سەیری ئەو مهمیە لە بینی سەحابەکان و پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەمە دەیان نمونەی ئەومانەیە لە ژیانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. سەحابی ترمان هەیە بۆ نمونە لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دانیشتبوو جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی تۆ بۆ وا ڕەنگت زەردە دائیمە، بۆ بم شێوازە دائیمە ئەبینم ڕەنگت زەردە و بێتاقەتیت؟ وتی وەڵڵی یا ڕەسوول الله ڕاستیەکەیت پێ بڵێم ئەمە هەمووی تۆوات لێ کردوم. وتی بۆ؟ وتی تۆوات لێ کردوم، تۆ لە جارەکانی ترە بۆت باسە کردین دەدوێت پێغەمبەرەکان لە ڕۆژی قیامەتە لە بەرزترین شوێنەکان و لە ناو بەهەشتیشە لە بەرزترین شوێنەکانن، واتە پێغەمبەرەکان بەیەکەون. ئەی باشە خۆ من سەحابەیەکم تۆم زۆر خۆش دەوێت، ئێستا هەموو ڕۆژێ لە خزمەتی تۆیە، باشە خۆ من ئەوە گەورەترین پلەژوەر بگرم شەهیدی، ئەوە شەهیدیش بووم، ئەخۆ هاتێمە بەهەشتەوە دیسان لەوێ دوور دوورەکەومەوە، کە لە تۆ دوور کەوتمە دەستخۆشی باوەڕ، کە لە تۆ دوور کەومەوە من چۆن بتوانم لە خزمەتی تۆیا بم لەوێ؟ ینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستە وەستا لە ئاستی خۆشەویستی ئەم سەحابەیە بە پێغەمبەری خوا. ئەمە سەیبیری لە چی کردوتەوە؟ دەڵێ ئەگەر من شەهیدیش بم بێمە بەهەشت هەناگەم بە تۆ، چکە تۆ لەگەڵ پێغەمبەرەکانی. ئەلەم مەشهەدەیە لە بینی ئەم سەحابە و لە بینی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. خوای تەبارەک وتەعالا ئایەتی دابەزان، تەسەووڕ کە ومن يطع الله ورسوله كم نسيبه كثير من الجهد. يعني تصور كان خوي تبارك وتعالى آياتي دا بزان خواروا ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم
من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا لسورة النساء آيات 69. يعني سيري أم صحابية وسيري قرنجي أم صحابية كثوبان ناوي ثوبان وصحابية پیغمبری خواه صلی الله علیه و سلم پی فرمو بابا گیان تو پیغمبرکانیش و شهیدکانیش و رازگوکانیش و مؤمنکان اما همو خواه تبارک و تعالی خاتم مرتبه کوا تصور که ام پیا و بريزا ام ثوبانا رنگی زرد بو الترساب يتعقد بو ايد من اگه شهیدیش بو خواه ناگم بتوله بیا سيري خوشويستي خواك بو پیغمبر اما آيات هم جاريه مايلين ان الله وملائكته يصلون على النبي مثلا يعني شيء اما آيات القرآن هاتوا وتخواي قراء فرميه خواي پروردگار وملائكته كان شيء كان يصلون على النبي صلوات ان يرنبو پیغمبري خواه صلى الله عليه وسلم يا أيها الذين آمنوا أي إيمان داران صلوا عليه وسلموا تسليما ايوه السلام بن يرنبو پیغمبر اخر خوشويستي امو پیغمبر بچي بعملي به أزاني ما همي نهانية كرام الإسلام ودين زور قوليها تصور كيسة توبون منا هر روجه السلام يا ابني والله اللهم صل على محمد وعلى آل محمد أأميتو رعستو خو ملائكتي جيني ببيغمري خو أما باور من بيتي كاكا ديني أما بشكي زوري غيبية أما رعستو خو بنصي فرمودكان صح ملائكتي جيني رسول الله يستفلان يكري فلان سلامي بونارديت اگر لروجی جمعه صلواتك بنيري بو پیغمبري خوا پيوستي بملائكتك جنيه خواي گور او باور وبقوتي دا و پیراستو خو خوي اگاي لتويا كسلامك بو انيري بنصي فرمودو بچو تحقيق للروايات كانيك سيري خوشويستي خوا پیغمبركي سيري خوشويستي پیغمبر بو خوا اون د عبادتي بو خوا اكرد خاتو عائشه فرمي أوان دا عبادتي كرد أوان دا لنيوجا أماوا أوان دا فرميز بچاوي أهات خوارا شويني سجدكي ترأبو ردسم أدالة قاچي أعوسا أما تو بوا لخوت أكي مگه خوالا هم گناهي كت خوش نبوا أي خوالا گناهات خوش بوا تو بوا لخوت أكي أيد أفلا أكون عبدا شكورا أي خوالا گناهم خوش بوا من عبدك سپاس گراز نبون بو خواهي پرورگار أي عبدك نبم سپاسي خواب كم كلا گناهم خوش بوا سيري كوتم خوشويستي ما خوا خوشويستي خوا و پیغمبر خوشويستي پیغمبر و خوا خوشويستي بونمونا انسان كان خومان تصور كان فرمودي صحيحه اما لا يؤمن احدكم حتى يحب لاخيه ما يحب لنفسه كاك اما اگر بقولي ام فرمودي برين بريو والله يعني جيانك زور خوشمان دبيت اما رقو كينو بغض حسادته چاوچونوکی برانبر یکتری مالی کاول کردوین وایلی کردوین که برکت نل جیان من ماوانه ل کار من ماوانه ل عمل من ماوانه ل جمع من ماوانه ل جماعت من ماوانه ل مسجد من ماوانه ل خزان و خدماتی من ماوا کسی عمل نیه هیچ نماوا فرموده کزانی الله چی لا يؤمن احدكم حتى يحب لا يؤمن ایمانی تواونیه کسک اگر اویک بو خوی پی خوشا بۆ برا مسلمانەکەی بۆ خۆی پێ خۆش نەبێت ئەو خوشکەی ئەگەر ئەوی پێ بۆ خۆی پێ خۆشە بۆ خوشکە مسلمانەکەی پێ خۆش نەبێت ئەخرێ ماگەلەوە لە فەرموودەکان و لە ئاەتەکان ئاوا تێبگەین ئیتر خۆ کەس جورئەتەوە ناکە خراپە بکە بەرامبەر بە برایەکی کەس جورئەتەوە ناکە بچێت غەیبەتی بکە ئای تەسەوور کەن ها لەسەر غەیبەت خوا ئەفەرمێت ئەمە ئاەتە ولا يغتب بعضكم بعضا غەیبەتی یەکتری مەکەن أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه آية بيت خوش يعني بمردوي گوشتي بأو كسب خوي كباسي أكي يعني أما بجدي ديني ما أوا يعني أم همشتبو چيا أو يبو خود بيت خوش بو براكت بيت خوش بي بوي همو من بيكوا سركوتن بونو من سركوتني من تو شانازي بيو بكي سركوتني تو من شانازي بيو بكم همو من بيكوا دل خوش بين همو من بيكوا چاك بين همو من بيكوا جوان بين بوي بتوانين جوانترین ژیان و بین سر جوانترین کردەوە لە بین یەکتریا بکەین ئەم خۆشەویستیە بەداخەوە ئێمە لە دنیا هەر کردومانەتە بینی کچ و کوڕێکا بۆ نمونە خۆشەویستی لە ئێمێستا بۆ بەمە ئەیخوام خۆشەویستیەش واریدە بۆ نمونە خۆشەویستیەش هەیە یعنی جوانەوە باشە کچ و کوڕێک کاتێکە زەواجی شەکەن یەکتریان خۆش بوێت هەروە بە تۆ خۆ کەسێک ئافرەتێکت خۆش نوێ بۆ چیش زەواجی لەگەڵەکەی کچ
کچێک کوڕێکی خۆش نییە بۆ زەواجی لەگەڵەکە بەڵام خۆشەویستێکە خۆشەویستێکی شەرعی بێ خۆشەویستی بێ خوا پێی ڕازی بێ خۆشەویستی بێ کە لە ڕێگەی عرف و عادات و ئەو ئینانەی شەرع مواصفاتانەی کە خۆمان هەمانە لە شەرعە لەمانە دەرنەچێت لەم وڵاتانە من نەزانم بۆ مۆزوعانە لە بینی کچ و کوڕێکە تۆ زێزەگوڵو ئەکرێ و زیاتریشی تیا ئەکرێ بەڵام مەیڵەوەنە بڕوا بکەویتە حاڵەتی زیناوە بکەویتە حاڵەتی خراپەکاریەوە کچێکت خۆشویست بە ڕاستگۆیی بچۆ مارەی بکە با تووشی کێشە نەبی یعنی جارەکەی تریش باسم کرد برادێک تەلەفۆنی کردەوەی نایم بۆ مزگەوت دەبڕی گەڵفرێن دەمێتە بێم بێ برادەکانم لێم گاڵتەم پێەکەن خۆشیشم ێم کچەم زۆر خۆش ئەیتم کاکە دەخۆش تێ بێنە بابەت مارەکەم مارەی کەی باشترە لۆی کە تووشی کێشە بیت ئەگەر کەسێکت خۆش دێ و فڕوفێڵی لەگەڵ ناکەیت و کاتی لێ بەسەر نابەی هەر کەسێکت لەگەڵای بچۆ مارەیکە کاکە خۆ تۆ لە قیامەتە لێت ناپرسنەوە بڵێن وەڵا چوو ئافرەتێکی ئەوروپیە ئار ئافرەتێکی هەر وڵاتێکی تری هاورد بەڵام لێتە پرسنەوە تۆگە بە زینا لەگەڵ یاوی بە ناشەرعی لەگەڵ یاوی بۆیە ئەم جۆرە خۆشەویستیانە کە هەمووی لینک و ڕەبتیان هەیە بەیەکەوە ئەبێ ئێمە هەمووی لە ناو ژیانی خۆمانە بیکەین بەکردان چەند جوانە ئینسانێک بۆ نمونە خۆشەویستیەکەی لەگەڵ خێزانیا دەرخا یعنی هەر بەجددی ئەمە دینی ئێمەیە ئەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو سەحابەکانە دانیشت بوو سەحابەی لێی پرسی وتی یا ڕەسوڵ الله تۆ کێت خۆش دەوێت وتی وەڵام من عایشەم خۆش دەوێت دەیت خوایستێ من لە کێ بپرسین لەناو ئەم مزگەوتە بڵێ خێزانی ئەوەی کە خێزاندارە بڵێ کێ خۆش لە ڕووی دێ بڵێ خێزانەوەی تۆمە چییە و چییە بە عەیبە و ئەوتیان باشە ئەی لە دوای عایشە کێت خۆشەوتی باوکی عایشەم خۆش دەوێت کە ئیمامی ئەبوو بەکرە ئێمە بەجددی ئێمە خۆشە ئەم دینەی ئێمە پڕە لە خۆشەویستی بۆ قورئان کاکە ئەو قورئانی ئەو پیاوای خوێنێ والله بە خۆشەویستی و تەئەممولەوە تەعاملی لەگەڵا بکەین گەورەترین پاداش لەسەر ئەو قورئانە وەرەگرین کە ئەی خوێنێت هەر ئەوە کافیە بمان باتە بەهەشت هەر ئەم شەو کافی بووی مە پێ بچینە بەهەشت کاکە دڵتان بە عیبادەت و کردەوەکانی خۆتان خۆش بێت ئەمەی ئێمە ئەیکەین وکو لەسەرەتا شەوتم ئەمانە کەم نین ئینسانە بێ شانازی پێوە بکە نابێ ئینسان خۆی کوزۆڵکات و فەقیرکا و داماوکە ئەمە شانازی پێوە بکە بەیانی چوویتە ناو خەڵکێ و کەسانی بەتایبەت نوێژ ناکەن ئاواستی خۆت دەربڕ ئەزانی من شۆ لە مزگەوت بووم ئارە وەڵام شۆ لە مزگەوت بووم ڕکات نوێژیشم کرد چون خوا لە خۆم ڕازیکەم کامرا بۆ مەشروع بەخوا شانازی پێوەکە بۆ دوولڕی و هەزاری دووڕی ئەوە مزگەوت بێ ئەخلاقیەکە شانازی ئەی تۆ بۆ شانازی بە دینەکەمانەوە نەکەین ئەمە ناچێتە بابی ڕیاوە ناچێتە بابی ئەوشتانەوە نەخ ئەرە وەڵام شان با ڕیایە ناوێنێ هەرچی ئارە وەڵڵا شانازی پێوەکەم سەرخەمە سەر عەرزەکە و سوژدە بۆ خوای پەروەردگارەوە دەی تۆش ئازای وەرە بیکە سەیان مەبەستم لە خۆشەویستی بۆ قورئان خۆشەویستی بۆ دین ئەو ئاەتانەی ئەم پیاوە بە ڕێزە ئەی خوێنێ کە گوێی لێ ئەگرین ئێمە شەوانە یا خۆمانی خوێنین سەی کە بزانم گەورەی ئەم ئاەتانە و ئەم حرفانە چین لە قورئانە با تۆ خۆشەویستیت بۆ قورئان هەبێ ئاوها لێی تێبگە بزانە هەر بە فڕی نافڕی بۆ لای خوا بزانە حەچێک کە دویست بۆت ناکە ئیمامی ئەبوو بەکر لیان پرسی وتی وەڵڵی من ئەوە نەسی قەم بە قورئان هەیە شتێکیشم لێ ون بێ ئەچم لە قورئانە بۆ یەگەڕم هەر شتم لێ ون بێ ئەچم لە قورئان بۆ یەگەڕەمەی دۆزمەوە حەچی یعنی ئەم قورئانی ئێمە نەبۆ سەردەمی پێغەمبەری خوا بووە نەبوو حتا ئەم قورئانە تەکافی نییە تایبەت نییە بە سەردەم هیچ سەردەمێکەوە دینی ئێمە ئەم قورئانی ئێمە زۆر گەورە تەنانەت گەورەتر لە پێغەمبەریش بۆ پێغەمبەر هاتووە فترێ لە فترەکان و ئەو خۆی ڕۆشتۆتەوە بۆ لای خوای پەروەردگار و عەشرەف و شەریفی ئینسانە لەسەر ئەرزە خوای تەبارەک وەتەعالا کۆمەڵێ مەرتەبەی زۆری پێداوە و ئێمە ئینشاءڵڵا ئەچین و لە حەوزی کەوسەرە چاوەڕێی پێغەمبەری خوا ئاکەین صلی الله علیه وسلم یان ئەو چاوەڕێی ئێمە ئاکات بەڵام قورئان سەی کە لە وەسفیا خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ چی ئەوەستم لە خۆشەویستیە بۆ قورئان ئەفەرمێ بۆ نە تۆ قورئانە خوێنی بسم الله الرحمن الرحیم ئەم بسم الله الرحمن الرحیم 19 پیتە بۆ معلوماتان با سین میم ئا بۆ 11 پێغەمبەری خوا فەرمێ ئەنا لا ئەقول لەکم ئەلیف لام میم حرفا وتا من پێتان ناڵێم ئەلیف لام میم حرفێکن ولكن ألف حرفا ولام حرفا وميم حرفا لكل منها 10 حسنة وتتو پیغمبر خدا فرمي صلى الله عليه وسلم من پێتان ناڵێم ئەلیف لام میم حرفێکە بەڵکو ئەلیف حرفێکە لام حرفێکە میم حرفێکە بۆ هەر یەک لەو حرفانە 10 حەسەنە وەرەگری حەسەنەیەکیش لای خوای پەروەردگار یەک بە 700 و زیاترە دەورە حەساوی کە 19
كرتي ديكا أو جا كرتي حوصتك أو جا زياتريش بزانت فقط بسم الله الرحمن الرحيم شو كان بعد جوال أجري جبال سر أما قصي خوش يشتغل بكم إما لكلار بنتي بيك ما نهبو يأدي بخير تيبي ورزشي سيروان عمو بيجي المشرب دين داري بوين دين داري أو كاتم بيمين يجمعنا كردو لمزقود مينو معنا كابرايك هات قصي بو كردين محاضريكي بو داين وتي كاكا حس ايوا ما دام لبرخواكو بونتو لم تيبا ما دام لبرخواكو بونتو لم تيبا ما دام ناشنا تيبا كان يتركا بيواتاني بارشتانا دريت لتيبا كان يتناشن ما دام لبرخوا اي كان حرشقي الديلة توبكا حسن يكتب بو انوسري برادرك ما لقى ابو عليان بيودي ادي بخير استل سليماني دا انيشت او عليا يالي نبو دوسي قولنك هيتي والله يشتريكي صور دا باشا ما تشقي بيلو توبكا حسن يكتب بو انوسري تسي برز لكروتي ما وصاوتي اوتي يجي خواه بو يبكا وقول يبكا شن حسن بو انوسري اي تو بشقي اللي بدت حسن هيك اي قول يبكا شن حسن بو انوسري كاكي ما هموش يقول يبكا كين هموش قولترين حسنة ما عندها سكوت هموش يعني قوش هنازي ما عندها سكوت شن حسنة ما بو ألف حرف يك لام حرف يك ميم حرف يك وبيا شن هزار شن 100,000 حرف يمشوا خوين يك جزء اشتكي خوين فقط بسم الله الرحمن الرحيم كي نوزد حرف ب نوزد كالضربي دي بكي دعاء الضربي حوصتي كي أو جازيات ريش بيت دبزان شن دسكوتو امشوا والله هلا حسابنا يد أيما كوتم أجر خواب وتكاو توشي هنا كجبين توشي ليلة القدر كجبين يتبزان بيتخان شو جوهرك بيتخان شو شانازيكي جورا بويا وقتي خوي لسرد مكاني بيشوا ديانوت بونو ولا لسرد منو حاس 1000 سال خلق جياوا وقت 1000 سال عبادتي كلها لسرد مكاني 300 سال 500 سال جنيه روجك جريا بديار مناركوا بيودوتي أجريا وكركي مردبو بابجين زانایکش دای لایه روایتی ترهاتون پیغمبر دایت لایه پیغمبر نوح تی و بود چیه گیری باشون بدوی منالی و تی والله ام فقیر حد جوان مرگو با منالی مرد و خیل دنیا نکرد و تی چنه تمنیت والله 450 سال هر با منالی مرد فقیره اینو قیان 900 سال 1000 سال جیان فعلا راسه 450 کما اتر اوجوتی با سردمانک دی خلکانک اجین دریشترین تمنیا نگاته 100 سال ایو دایس چون بلی علی خمان أي رويا هينك أيوتي 100 سال معنا شنكي أخوان شنكي أجين شنكي جيانا كان شنكي عبادة كان شنكي خوشية بينن تيكرو أما كواعينا 100 سال جستا بوجيانكي كمي دنيا خوشويستيكي جوري قيامتي بارد دزندين يك نموني بسيطي بيني بهشت وجهنم بين موا تلكو تايب يديني زور قسناقين زور دلجنا كينوا والله إنسان أو روجيك أتشيت بهشتوا وكو ديوكيش جنابي ما مصابة سيكر يعني فقير ترين أهلي بهشت بقدر حتشي سر أرزي هي يعني همو سر أرز كو كروا بملكو ما وصلوتو سامانكي ماركا سورة وبهي بيل جيتس وبهي كيو وبحمو سروتي أمريكا وبحمو سروتي همو الدنيا كو كروا فقير ترين أهلي بهشت لا أو كابرا لا همو الدنيا دولة منترا أما قشويت بهشت خواهی گوره پناه من دائما زور ضرور و پیوسته خو مال آگری جهنم بپارێزین آگری جهنم پیغمبری خواه صلی الله علیه وسلم لوصفی افرمه ما آخر قصی منه لوصفی افرمه اوقد النار 1000 سنة حتى احمرت خواهی تبارک و تعالی 1000 دانه سال آگری جهنم گرم اکا حتی سوره بیتوا لای خو ما تنور سوره کیتوا آگری تایری زوری تی اکنو این یکن تنور سوره کنوا 1000 سنة حتى احمرت ثم وقد عليها 1000 سنة حتى ابيضت 1000 سالی تر ام آگر گرم بی حتی وکو سپیه بیتوا ثم وقد عليها 1000 سنة حتى أسودت فيه سوداء مظلمة 1000 سالی تر ام آگری جهنم گرم بی حتی وکو تاریک أبي بلام تاریک یکی ترسناک ازانی خواردنی گرمبونی ام آگره چیه بنصی آیت هاتوا الناس والحجارة واتا چیه بما چی گرم تر بیو چی زیاتر اسیانه و انسانانی کواسر پیچی خواهی تبارک و تعالی اکن لقل برده بۆیە ضرورە خۆشەویستانم ئینسان ئەبێ خۆی پەروەردگاری خۆی بپارێزێ
خۆشەویستیەکەی لە ناو دڵیا بپارێزێ، خۆشەویستی پێغەمبەرەکەی لە ناو دڵیا بپارێزێ، خۆشەویستی هاوڕێکانی لە ناو دڵیا بپارێزێ، خۆشەویستی ماڵ و مناڵی لە ناو دڵیا بپارێزێ، بۆی بتوانین کەسێکی باش و چاک و ژیانێکی خۆش ببینە سەر هەمومان بێکەوە شانازی پێوە بکەین دڵمان خۆش بێ و داواکارم لە خوای تەبارەک و تەعالا عاقبەتمان خێر کات. خۆی بۆ خاتری ناوە پیرۆزەکانت، بۆ خاتری ئیسمی عەزەمت یا الله یا ڕەحمان یا ڕەحیم، ئەم شەوە ئەو شەوانەیەکەوە خۆ دوعا گیراکەی خوای گیان دوعاکانمان لێ وەربگرە، عاقبەتمان خێرکە، لە گوناهمان خۆش بە، لەیلەتول قەدرمان بەنسیب بکە، وامان لێ بکە کە بتوانین بە شێوازێک لە دوای ڕەمەزان دەرچین وەکو ئەوەی کە هیچ گوناهێکمان نەکردبێ. خوایەگەن خۆمان خێزانمان ماڵمان منداڵمان کەس و کارمان دایک و باوکمان ئەوەی کە ماوە خوایەگەن هەموو پارێزیت و عاقبەتیان خێرکەی، ئەوەمانیش کە وەفاتی کردو خوایەگیان لە گوناهەکانیان خۆشبی، قەبرەکەیان بێتە باخچەیە لە باخچەکانی بەهەشت، لە ڕۆژی قیامەتە خوایەگەن لەژێر سێبەری عەرشی خۆتا کۆمان کەرەوە، هەمووشمان بێکەرەوە بخەرە بەهەشتی نەبڕاوی خۆتەوە، دوورمان خەرەوە لە ئاگری جەهەنەم. آمین آمین برحمتك يا أرحم الراحمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم، رحمنا يرحمكم الله.